هەڵی کەس لەسەر من حساب مەکە. خوای تەبارەک وتەعالە دەفەرمێ ولا تزر وازرة وزر أخرى کەس تاوانی کەس هەڵناگرێ. ئەی چۆن دەتەوێت من تاوانبار بکەیت بە کارێکەوە من لێی بێ ئاگام. خوای تەبارەک وتەعالە لە سوورەتی حوجرات ئەفەرمێ إن جاءكم فاسق بنبأ فتبينوا خۆ ئەگەر کەسێکی تاوانبار خەبەرێک و هەواڵێکیان بۆ هێنان و یان پێیان ڕاگەیاندن بەیان بکە نەوەکو ڕاست نەبێ نەکو کەسێک تاوانبار بکەی کەوا دواتر بێت تاوان بێ و لێی پەشێمان بیتەوە و دەستی پەنجەی پەشێمانی بگەزیت. بێخەبەر مەڕۆ خۆ تۆ وەستای بلۆک نیت تەنها سەبرت هەبێت هەموو شتێک ڕوون دەبێتەوە. پەلە مەکە خوشتی ئادەمیم برای بەڕێزم بە هەواڵی چاوەشەکار زوو هەڵما خاڵەتێ کەمێک سەبر و کەمێکی تریش دواتر دەزانی کەوا کارێکی دروستت کردەوە. بەخواتان دەسپێرم.